هاو نیشتیمانیانی کوردستان سعات هەشتی بەیانی ڕۆژی 19/5/2017 ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان تێکۆشەر و سەرکردەی کوردایەتی و نیوەخوازی نەوشیروان مستەفا دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشی لە گردی زەرگەتە لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. نەوشیروان مستەفا لە ساڵی 1944 لە شاری سلێمانی لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی هەر لە شاری سلێمانی تەواو کردووە و لە ساڵی 1967 بەکالێریۆسی لە بەشی زانستە سیاسیەکانی کۆلێژی ئابووری و زانستە سیاسیەکان لە زانکۆی بەغدا بەدەست هێنا و لە ساڵی 1973 ماستەری لە پەیوەندی نێودەوڵەتی لە زانکۆی ڤیەننا تەواو کرد و دەستی کرد بە خوێندنی دکتۆرا لە یاسای نێودەوڵەتی. کاک نەوشیروان 56 ساڵی تەمەنی بۆ کورد و کوردستان تەرخان کرد و لەو بوارەدا یەکێک بووە لە سەرکردە هەرە دیارەکانی کاک نەوشیروان 56 ساڵی تەمەنی بۆ کورد و کوردستان تەرخان کرد و لەو بوارەدا یەکێک بووە لە سەرکردە هەرە دیارەکانی خەباتی ڕزگاری نیشتیمانی. لە خەباتی سیاسیدا هەمیشە داهێنەر بووە و ڕۆڵی بنیوەخوازی و دامەزراوەی لە کارکردندا بینیوە. یەکەم وێزگەی ژیانی سیاسی کاک نەوشیروان لە ساڵی 1961 لە یەکێتی قوتابیانی کوردستانەوە دەستی پێکردو و ئەو کاتە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان بووە. کاک نەوشیروان یەکێک بۆ لە دامەزێنەرانی کۆمەڵەی ڕەنزدەرانی کوردستان و ئەندامی دەستەی دامەزێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. لە ساڵی 1970 وازی لە خوێندنی قۆناغی کۆتایی دکتۆراکەی زانکۆی ڤیەننای هێنا و هاتەوە چیاکانی کوردستان بۆ بەشداریکردن لە خەباتی ڕەوای گەلەکەمان و ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە ئاراستەکردنی ڕێخستەکانی کۆمەڵە لە ناو شار و ڕێخستن و بەهێزکردنی یەکەی چەکداری هێزەکانی پێشمەرگەدا. لە ساڵی 1970 ئەرچی سکرتێری کۆمەڵەی ڕەنزدەرانی کوردستانی کەوتە ئەستۆ و لە هەر سێ کۆنفرانسی کۆمەڵەدا بە سکرتێری کۆمەڵە هەڵبژێردرا. لە دوای شاڵاوەکانی ئەنفال کاک نەوشیروان ڕۆڵی سەرەکی جێڕا لە ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە و دروستکردنی مەفرەزە پارتیزانەکان و شانە چەکدارەکانی سوپای ڕزگاری کوردستان سرک و پتەوکردنی ڕێخستنەکانی کۆمەڵە لە ناو شار و ئۆردوگاکاندا. هەروەها وەک ئەندازیاری ڕاپەڕین نەخشەی ڕاپەڕینێکی هەروەها وەک ئەندازیاری ڕاپەڕین نەخشەی ڕاپەڕینێکی سەرتاسەری ئامادە کرد و پێشکەش بەلایەنەکانی بەرەی کوردستانی کرد و سەرپەرشتی ڕاپەڕینی خەڵکی کوردستانی کرد تا ڕزگارکردنی شاری کەرکووکی خۆشەویست. لە دوای ڕاپەڕینی بەهاری 1991 کاک نەوشیروان ڕۆڵێکی مەزنی هەبوو لە دامەزراندنی بەردی بناخەی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان. لە دوای پرۆسەی ڕزگاری عێراقیش ڕۆڵی کارای بینیوە لە چەسپاندنی مافەڕەواکانی خەڵکی کوردستان لە بەغدا و چەسپاندنی سیستمی فیدرالی و گیانی پێکەوە ژیانی نەتەوە و پێکهاتەکانی عێراق. هەر لە درێژەی هەوڵەکانیدا لە هەڵبژاردننی 25 حوتی 2009 سەرۆکایەتی لیستی گۆڕانی کرد و بۆ یەکەم جار
کاک نەوشیروان ئۆپۆزیسیۆنی وەک یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی حکومڕانی دیموکراسی لە ناو پەرلەمانی کوردستان دروست کرد. بۆ یەکەم جار مۆدێڵی ململانەی چەکداری و توندوتیژی گۆڕی بۆ ململانەی سیاسی و مەدەنی و پەرلەمانی لە کوردستانی عێراق. کاک نەوشیروان دەرفەتی گونجاوی بۆ هێنانە پێشەوەی نەوەی نوێ بۆ نێوکایەی سیاسی ڕەخسان. سەرەڕای هەموو ئەوانە کاک نەوشیروان لە ڕێی بزوتنەوەی گۆڕانەوە ڕۆڵێکی گەورەی جێڕا لە وشیارکردنەوەی هاوڵاتیان بە مافە مەدەنی و سیاسی و یاساییەکانیان و جێڕانەوەی شکۆ بۆ تاچی کورد. کاک نەوشیروان بە درێژایی خەباتی سیاسی کەسێکی ئازا و دلێر و دووربین و خاوەن پرۆژەی استراتیژی بووە. هەوڵی چەسپاندنی سەروەری یاسا و دادپەروەری کۆمەڵایەتی و ریفۆرمی سیاسی و دامەزراندنی سیستمێکی حکومڕانی دامەزراوەی لەسەر بنەمای هاوڵاتی بوون داوە. لە هەموو وێستگەکانی ژیانی سیاسیدا پشتگیری لە خەباتی چەوساوە و زوڵم لێکراوان کردووە. لە هەمان کاتدا خاوەنبیری نەتەوەیی بوو هەوڵی بۆ مافی چارەی خۆنووسین و سربەخۆیی کوردستان داوە لە دەوڵەتێکدا کە کەرامەتی هاوڵاتی تێیدا پارێزراو بێت. لە دوا وێستگەی ژیانی سیاسیدا بۆ چەسپاندنی سیستمی پەرلەمانی تێگەیشتنی دەباشانی لەگەڵ مام جەلال ئەنجامدا. دواتریش لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستان و باشکردنی گوزەرانی هاوڵاتیان و ئاشتەوایی کۆمەڵایەتی و دامەزراندنی حکومڕانیەکی تەندروست برەوی بە تێگەیشتنی دەباشاندا و ڕێکەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانی واژۆ کرد. جگە لە سیاست کاک نەوشیروان وەک یەکێک لە ڕۆشنبیرە گەورەکانی گەلی کورد ڕۆڵی دیار و پێشەنجی هەبووە لە بواری ئەدەب و موێژوو ڕۆژنامەگەریدا. لەو بوارەشدا کاک نەوشیروان خاوەن چەندین توێژینەوە و کتێبی ناوازەیە لە بوارەکانی مێژووی سیاسی و ئەدەبی و کۆمەڵناسی و ڕۆژنامەگەریدا. کاک نەوشیروان کەسێکی سادە و خاچی و نزیک بوو لە هاوڵاتیانی کوردستان. چۆن بە گەورەیی ژیا ئاواش بە گەورەی و سەربەرزی مەڵاوایی لێکردین. بە لەدەستدانی کاک نەوشیروان گەلەکەمان خەسارەتێکی گەورەی لێکەوت، چونکە کاک نەوشیروان بە تەنها موڵکی حیزبێک یان ڕێکخراوێک نەبوو، بەڵکو هەموو ژیانی بۆ گەلەکەی تەرخان کردبوو. لە کاتێکدا سەرخۆشی لە خەڵکی کوردستان و خۆمان دەکەین، جەخت لەسەر ئەو وتەیەی خودی کاک نەوشیروان دەکەینەوە کە هەمیشە دەیوت من ئەوەی کردومە و دەیکەم تەنیا قەرزی نیشتیمانی و نەتەوەیی و ئینسانی گەلەکەمە ئەیدەمەوە. لەسەر ئەم بنەمایەش بەڵێن دەدەین لە جاران سوورتر بین بۆ بەدیهێنانی ئەو پەیام و بەهابەرزانەی کاک نەوشیروان لە ژیانیدا خەباتی بۆ دەکرد و هەرگیز سازشیان لەسەر ناکەین.